ئەمە کوالێتی دروستکردنی ڕێگای گەڵی لێتانە. کەمتر لە 4 مانگە ئەم ڕێگایە دروست کراوە. هاوڵاتیانی سنوورەکە وێرای مەترسیەکانی سەرڕوخانی خانووەکانیان بەهۆی ئەنجامدانی پرۆژەکە هاوکات لە کوالێتی ئەنجامدانی پرۆژەکانی ڕێگاوبان لەو سنوورە نیگەرانن. ئەوەندە ڕازن هەبوو ئەو ڕازیان لە من تێکدا هات حەفاران هینە دێ حەفاران هینە ئەو بنان تەقریبا هەموو لێ قلۆرکە هەمیان زۆریان بردو خوارێ ئەمەش دووزیان پێم گوتم کاکە گوتم دەست کاری ئێرە بکەن پە دوای زادەش دێ ڕۆخێ گوتە نەبراوە ئیشەمێ ئەمە دێ چارەسەرکەین وەڵە زادی پسەدا بۆ بارانە وەڵە پەخۆی بینە هات تماشی جەناب لێ ڕامینە خڕێ پسە خانیدات. زۆری ڕەگڵە و بەرز و نزمی زۆری سەرقیڕە نوێیەکەش سیمای پرۆژەکە وا دەردەخات جادەیەکی کۆن بێت نەک نوێ. دووەمە هێندێش هاتینە ئێران چاکردە گوتیانە و دیوارانە دێکەین 5 6 برندی لە ئاخیریان کردۆ 3 مەتر ئەو خانیانەش هەموو مەترسیانی های مەترسی زۆریانی های. ئەو ڕێگایانەی تێکچوونە بەشێکیان هێشتا لە بەڵێندەر وەرنەگیراون. حکومەت بە دوواداچوونی دەست پێ کردووە. ئەمە دوای سەردان تێبینیمان کرد کەم و کورتیەکان هەن بەڵام زۆر نین کەم و کورتی کەم بچووکن لە هەندێک شوێن ئەوانە کۆمپانیا ملزەمە بەوەی کە ئەو کەم و کورتیانە چاپ کاتەوە ئەگەنە پرۆژەکان ئیستیلام ناکرێت. لە ساڵی 2023 بە گوژمەی زیاتر لە 6 ملیار دینار 3 ڕێگای سەرەکی لە دەڤەری برادۆست کەوتنە بواری جێبەجێکردن. ئەوانیش ڕێگای گەڵی شێخزادان و بێسێ و دۆڵی زەرزێ و گەڵی لێتان بوون. بەم جۆرەیەش دروست کراون. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.